لەسەر ئاستی پارێزگەکانی دیکەی کوردستان و بەشێک لە پارێزگەکانی عێراقیش پاسپۆرتی سلێمانی دەوترێت قەرەباڵغترینە. ئەوە دیمەنی سەرەگرتنی هاوڵاتیانە و بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی دەڵێت ئەو وێنەی بینیوە تووشی شۆک بووە و بەغدای لەمە ئاگدار کردوتەوە، بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە. من ئەو وێنەیە یەکسەر ناردم بۆ بەغداد، بۆ جوازاتی بەغداد بۆ بەڕێوەبەری گشتی. هەر ئەوەنە وێنەکە گەیشت پێیان یەکسەر بەڕێوەبەری گشتی تەلەفۆنی بۆ کردمەوە، وتی پێم سەیرەوە هەموو قەڵەباڵغیە لە هیچ شارێکیکە ئەو قەڵەباڵغیە نییە، چونکە ئەوان لە شاشەی ڕئیسی هەموو شارەکانە بینن. ئێمە دوای ئەوە هەستاین بەوەی کەوا بەراوردێکمان کرد لە نێوان چەند شارێکی عێراق و خۆمانە سلێمانیە. تێبینیمان کرد 5 شاری عێراقیمان کۆ کردەوە، 5 شار بەقەد سلێمانی قەڵەباڵغی نییە بە پێی ئامارەکان. و ئەمە لە کاتێکە ئێمە دایرەکانی جیاوازاتی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە نایەت ئێرە، هی ئیداری ڕاپەڕی نایەت ئێرە، هی ئیداری گەرمیان، هی چەمچەماڵ و دەڤەری چەمچەماڵش نایەت ئێرە، بەس سنترالی سلێمانیە. و ئەوەی کە جێی پرسیارە نرخی تێچووی دەرهێنانی پاسپۆرت 4 قات زیادی کردووە لەگەڵ کۆنەکەیە. پێشتر بە 25,000 بوو، ئێستا 91,000 عمولەکەیەتی، 91,000 حەقی جیاوازەکەی بە عمولەکەەوە چێتە 100,000، کەواتە 4 جار زیادی کردووە. ئەمەش خاڵی دووەم وای کردووە کە جێی پرسیار و تێڕامان بێتکەوە بۆچی 4 جار زیادی کردووە و هەر داواکاری زیادەکە. پێش چەند مانگێک یەکێک لە گۆڕانکاریەکان لە پاسپۆرتی کۆنەوە بۆ پاسپۆرتی ئەلکترۆنی ئەوە بوو قەرەباڵغی نەمێنێت، بەڵام ئێستا 2 هێندە زیادی کردووە. زۆرێک لە هاوڵاتیان لە کاتژمێر 9 تاوەکو 3 دوانیەوڕۆ لە نۆرەدا دەوەستن و هەشە ئەم ڕۆژە فریای مامەڵەکەی ناکەوێت. وڵای و قەڵەباڵغەکە کار ئاسانی کرێ باشترە، لەبەرەوەی قەڵەباڵغەی زۆرە، ئەمدا ئێرەش خەڵکی زۆر زیاتر خەڵکی بەسەرۆیە پاسپۆرتی سلێمانی، ینی هۆکاری قەڵەباڵغی ئەمدا ئەم سەمەش تۆزێ گامی کۆمپیوتەریە تۆزە شتەکان تاخیرەکە، ینی سەمەکەی پێشتر باشترە، سەریحتر بوو. بەڵێ ئەمە هەمووی جاری وایە مەخسەوە خەد نامێنێ شت نامێنێ تاخیرە بێ. 270 ڕووی بوو بیژ وەسمەتای وەرە هیچ. لە کەیەوە تۆ لێرە؟ وەڵا لە بەیانیوە لێرە. سەعات چەند؟ وەڵا لە 8:30 لێرە. 8:30 لێرەی ژمارە چەندی؟ 302. یعنی بەرد ناکەوێت؟ ناوەڵا بەرد ناکەوێت، ویسە پرسیار لە مۆزەفەکەکە جێڵمۆر. زۆر قەرەباڵغە لە بەیانی و قەرەباڵغ بووە. وەڵا لە بەیانیوە بەرد ناکەوێت، جم نادا. زۆر خەڵک هەیە دوێنێ هاتۆ بۆی نەکراوە. وەڵا ئەم بەیانی لە قاتەوە ئەمەنەوە سام لە خوارەوە قاچمێشە هەتا هاتوومەتە پێشەوە هینیان بۆ کردوم بە قاچیس. دەمانگی ساڵی ڕابردوو 92,000 پاسپۆرت لەسەر شێوازی کۆن دەرکراوە، بەڵام دەمانگی ئەم ساڵ 151,000 پاسپۆرت لە سلێمانی دەرکراوە. جگەلەوەی پێشووتر 25,000 دینار تێچووی دەرهێنان و نوێکردنەوەی پاسپۆرت بوو، ئێستا بۆتە 100,000 دیناریش، بەڵام بێ ئەوەی هۆکارەکەی بزاندرێت خواز لەسەری زیادی کردووە و هاوڵاتیان بە کۆمەڵ ڕوو لە بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانی دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.